بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خوشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان بەرنامەی ئەم جارەمان لە گوندی قادراوای دەڤەری پشدەر و دروستەکەین و هەروەها پێشکەشی ئەوەی خۆشەویستیەکەین. قادراوە گوندێکی سەرسەوزی زۆر خۆشە کەوتۆتە نزیکی شارۆچکەی یاخود با بڵێن ناحیەی سەنگەسەر کە پێشە گوترێ ناحیەی ناودەشت و هەروەها نزیکە لە شاری ڕانێ و سەر بە قەزای ڕانێ. بۆ هیوایە ئەم جارە بەرنامەکە بەدڵی ئەوەی خۆشەویست بێ و هەروەی پێشکەشتانەکەین ئینشاءڵڵا لێ رازی بن. فەرموو با پێکەوە ئەمڕۆ لە قادراوە بیت. سپاس دەکەین وەختی خۆی لە شەستەکان و لە حەفتەکان خوێنەواری کەم بوو و هەروەها مەکتەب و ئەوانش بۆ گوندەکان زۆر زەحمەت بوو، ینی کەم گوند هەبوو مەکتەبی تابێ. با بزانین قادراوە کەی مەکتەبی بۆ هاتووە تۆ بۆ خۆدێکی لەو وەزام لەو تەلەبانەیان لەو خوێندکارانی کە وەختی خۆی سەرەتایی هاتنی مەکتەب و ئەوانە بۆ ئێرە خوێندوتە چ ساڵێک قوتابخانە هاتووە بە گوندەکەتان؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەم بۆ هاتنتان بۆ ئێرە و بۆ بەسەرکردنەوە بۆ پرسینی مێژوو گوندەکەمان کە گوندی قادراوە. من وەکو یەکێک لە قوتابیەکان کە ساڵی هەفتا وا بزانم ساڵی هەفتا بوو کە لێرە ئێمە مەکتەبمان نەبوو، بەس مامۆستایەک کابرایەکی ئێرانی هەبوو خەڵکی کوردستان مەریوانی ئێران بوو، ناوی سالار عەبدوڕەحمان بوو، عەلی قوتبی ناوی ئەسڵەکەی. لێرە ئاوارەی ئێرە بوو، هاتبووە لێرەکە لە خانووی ماڵە حاجی حەسەنی لە نزیک مزگەوتنی لەوێ قوتابخانەیەکی شەوانەی بۆ کردبووینەوە لە ترسی تیارەی شەوانە دەمان خوێند. ئەو کاتی وەکو بەبیرم بێ لە ترسی تیارەی بوو شەوانە دەچوینە مەکتەبێ. هەر کەسە ئەنی ژوورێک بوو تەنەکەی هەر کەسە و تەنەکەیەکماندا نابوو، شەوانەش بۆ ئەوەی سەرمامان نەبێ هەر کەسە و بڕەدارێکمان دەگەڵ خۆمان دەبرد و لەوێ بۆ سۆبەکەی و خۆمان لە بەرگەرم دەکردەوە. ئەوەی بەبیرم بێ ئەمە تەنەکەماندا نابوو، ئەو کاتی تەنەکەی ڕۆن هەبوو لەسەردا دەنیشین و جایی وە هەبوو پەڕۆیەکی دەهینە لەسەرداندا کارتۆنێک شتێکی لەسەردا دەنا. بەڵام ئەوەی کە بەبیرم دێ کە خوێندە بم یەکەم وشە کە خوێندە بم بە شێوازێکی تر بوو نەک ئەو شێوازە. تا ئێستا ئەو شێوازە نەبووە بەس لێرە ئەو مامۆستایە داهێنا بوو کە ئەلفوبێی کوردی دەیگو ئێ ئەه ئا و ئی بێ بەه با بوو بی هەتا ئاخیری هەموو پیتە کوردیەکان بەو شێوەی ئەمە دەمان خوێند بۆ ئەوەی بە یەک وشە پێنج جۆری فێر دەبووین دەمان گوت ئێ ئەه ئا و ئی من هەوە هەموو ماوە هەموویم لە دەفتەرێکدا یادداشت کردووە. کەواتە تۆ بە خوێندنی ئێواران یا شەوان یا مەحلومی دەست پێ کردووە. بەمزانم ئاسی خوێندن ئەو کاتە چۆن بوو؟ ینی ئێستا زۆر جار باسێکرێ ئەڵەن قوتابی زۆر زیرەک بووە، زۆر خێراشتیان وەرگرتووە، ئەوە چەند ساڵێکیان خوێند و ئاستیان زۆر خێرا بەرز بۆتەوە. بەبزانین ئەو کاتە حەزی فێربوون و خواستی فێربوون خێرا بوو. ئەوەی کە من بەبیرم دێ لە سنووری ئێمە جگە لە سەنگەسەر هیچ گوندێک مەکتەبی نەبوو. ئەو کاتێک کە مامۆستا سالار یادی بەخێر ڕەحمەتی خوای لێبێ لێرە قوتابخانەی شەوانی پێشمەرگەی شۆڕش بوو لە شۆڕشی ئەیلول لێرە قوتابخانەی کردبەوە لە گوندی دەروکۆتر ڕاد خەڵک دەهات شەوانە لێرە دەرسیان دەخوێن لە گوندی قادراوە جواب زام 12 ئەڵەبە بووین بەڵام هەموو گچکە بووین گەورە و گچکە تێدا بوو. ئێمە هەمومان بەیەکەوە دەمان خوێن ئەو کاتی ینی زووتر شتمان وەردەگرت
ئێمە وابزانم 3 مانگ یا 4 مانگ بوو خوێندمان کە دوایی لە سەنگەسەر لە قوتابخانە کە وەرگیرین بۆ ساڵی دواتر کە وەرگیرین هیچمان لە پۆلی یەک وەرنەگیرین هەمومان لە پۆلی دوو وەرگیرین کە ئیمتحانیان کردین ئیمتحانی ئەو دەمی بەبیرم نەماوە چ مامۆستایەک بۆ بەڵام بەبیرم دێ مدیری قوتابخانەکەمان مامۆستا حەسەن قادر بوو کە وەرگیرین ئەو کاتی لە پۆلی دوو وەرگیرین لە سەنگەسەر لە قوتابخانەی سەنگەسەر وەرگیرین بەڵام خەڵک زۆر احتیمامە بە خوێنددا ئێستا ئەو گوندانەی ئێمە قادراوە دەرۆکۆتر هیچ خوێندەواری تێدا نەبوو بەهاتن تەنها کاگمەلە ئەحمەدی برام کە ئەو کاتی لە خوێندنی ئیسلامی دەیخوێند فەقێ بوو تازە وابزام نەبوو بوو بە مەلای ڕسمی تەنها ئەو خوێندەوار لێرە هەبوو ڕەسوول حەسەنیش هەبوو کە مختاری گوند بوو ئەو کات خۆی لە عەسکەری خوێند بووی بەڵام بۆ بگەڕێمەوە شتێک بۆ دواتر ئێمە گوندی ئێمە ساڵی 63 لێرە حاجی قادر هاتووە ئاوادانی کردوەوە دوای 64 و 65 و هەتاکو هەفتاکان هەمووی 8 ماڵ بووین لێرەکە دوای من وەکو پێ دەڵێم لە پۆلی دوو کە وەرگیرین 11 ئازاری 71 بوو ئەوەی کە ببیرم بێ یادی 11 ئازار بوو کە کرایەوە ئێمە شعرێکمان مامۆستا سالار بەسەر پێوە شعرێکی بۆ نووسی بووین هەموو تەڵەبەکانی فێرکرد بووین کە چوین بۆ حەفلەکەی 11 ئازار هەرێکە لەو ڕێگای هەتا چوینە سەنگەسەر هەموو گوڵی بەهاری بوون گوڵەکانمان هەڵخاندن شتێک شعرەکەمەوە بیرمەوە بەس شتێکت بۆ دەڵێم دەیوت ئەی نیشتیمان ئەی کوردستان بۆ پێشەوە بەبێ وچان تکام وایە لە تۆ گیانە ڕێگە نەدەی بە بێگانە تاوەکو تۆش دەیتەوە هۆش داواکانت دەبن دڵخۆش ئاوات دەکەن بە زانستی دێنە مەیدان بەسەربەستی ئەو کۆپلێت بۆ زۆرە بەسەر ئەو کۆپلەیە جا هەر لەگەڵ کۆپلە تاواکردنێک هەندێک گوڵمان فڕاتدا ئەو دەمی زۆر ئیتیمان بە خوێندن دەدرا خەڵک خۆی حەزی دەکرد بخوێنێ خۆی بەرسم ئێوە لە یەکەم جار کە چوونە مەکتەب لەسەر تەنەکە دانیشت بن پرسیارێک هەیە ئەویژە وڵێ ئەی باشە بۆ ڕووناچی ئێوە بەشەوە تا خوێن ڕووناچی چی تەمەکارێن کاک حەمەد یەکێک لەو قوتابیانێکە لەگەڵمدا بوو فتیلەمان هەبوو ئەو دەمی فتیلە بوو چرا ڕەشکەیان پێدەگوت قوتوەک بوو پڵێتێکمان تێ ڕاکرد بوو نەوتمان تێ دەکرد و پەیمان دەکرد دوایی کە داهاتینەوە لوتمان هەموو ڕەش دەبوو شەوانە دەمان خوێند تقریبا 3 مانگ 4 مانگ مەکتەبەکە ینی مەکتەبی خۆ بەخش بوو ئەو چەند مانگەی کە لەلای ئەو مامۆستایە لە شەوانەتان خوێند ئاستی ئەوەندە بەرزکردنەوە کە چوونە قوتابخانەی ڕسمی ئیمیری یەکسەر خستیان نەپۆلی دوو دەنگ لە پۆلی یەک داتانێنێتەوە ئەمن بووم عەبدوڵڵا بوو عەبدوڵڵا باپیر بوو حاجی خاڵند بوو ئەمە ئەو سێ کەسەمان هەر سێکمان لە پۆلی دوو وەرگیرین برادرانی دیکە کاک حەمەد و کە حەمەد ئەمیری برام و کە حەمەدیش لە پۆلی دوو وەرگیرا بەڵام دوایی وازن لە خوێندن هێنا ئەوان ئەمە بەردەوام بوون تا سەی ناوەندیمان خوێند و دوای ئێمەش پای دۆزمان کرد لە خوێندن دەست خۆش زۆر سپاس دەکەم بەخێر مەستە چاوم خۆشحاڵتان کردین دەست خۆش بێ مام شێخ خەڵا سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام ورحمەة الله بەخێری سەر چاوەکەی من چۆنی باشیش کرد زۆر چاکم دەستەکانت ماز دەکەم بەخێر بێ سەر چاوەکان لێ ڕازی بێ یاخوا بەخێری تۆ پێم بڵێ با بزانم قادراوە وەختی خۆی چۆنتان ئاوەدان کردەوە یەکەم جار چۆن هاتن بۆ ئێرە ئەگە هاتینە ئێرە کێشان لەگەڵ ئەو بەحراوی مەعراویانە هەر هەبوو گوێ لێ ها ئەوە دەیان نابێ ئاوەدان بێتەوە ئەو جارەکینەکەس وا کرا لوزنەکی لەسەر گرا هەباسەغا هاتە ئێرەکانە بەهار بووە کوتی ئاوەدانی نەکەنەوەکی لە دەست و دەڕوە جاوتی بەکەی پێ خۆ بکەن تێگە ئاوەدانیشی دەکەنەوە لە حکوومەت و لە ئاسیرەت حەقی هیچ و نەبێ ئەمن لێ ئەی باشە بۆ بە ئێران گوت قادراوە بۆ بە ناوی قادراوە جا پێشەکی ئەمن و عازی قازی بەهار بۆ خەڵک دەڕۆی لە بۆ کوێستانی ئەگە چوم لە پێش بێڵای خانمەکەی جا لە دەرەوە کۆسی خەوی لێ کەوت بوو والله ئەمیش ئازی قازی نەبووی وەختی تم قادر ناوەڵ تم هەستە کوتی هەستم چ بکەم تم هەستە با بڕۆین جێخان وشتی خۆ دیاریکەین ئەنجا کوتی نابێ پێش 6 ماڵان پەیداکەین وتم ئەمن وەکی مەسەلێ مێشە هەنگبینێگە داوەڵی یەچەقێنن ئەگە دەگەڵم بێکتم دەچین داوەڵی یەچەقێنین ئەنجار شەڵ خەرشە سێدی با خۆی پێوەگریتەوە لە کوێ ڕادی بابی ئەوان ئاوەدان کردە وەڵا هات یەکەم جار کە ئاوەدانتان کردنەوە چەند ماڵ هاتنە ئێرە وەڵاهی 6 ماڵ بوون لۆس ئەستانی بووینە 6 ماڵ دەنا چیزی کە نەبوو ئەنجا قەرار بوو فێرخانمینەی سەرگەهنیە ڕەشی
کەس قسەی لێ نەکا ئەمن دەچمەڕەنی عایشە گوڵێ لە ڕاستی زورکانە گەدێتە خوارە ئاعازی موسەیە لێ ئەم گەلک جاریانە دەڵێمە چ فەرقی خاڵی وە خوارزای نییە نەچۆکتی سوێ نازام چ بێ ناسووە حتا داریە خان و تەواو نەبڕم لە قڕسینەوە هەندەرە وەڵا کوتن ئیشێکی زۆر پیاوەتیە وەڵا زات شوینەوە لە ژێڵاگە دیارین کرد هەرم ئاجقازی بوون باشە تۆ پێم بڵێ کاتنە ئێرە بە چیەوە مەشغوڵ بوو خۆ کاتە بە ئەم باخوشتانەوەکو ئێستا نەبوو چیتان نەکرد لێرە بە چیەوە مەشغوڵ بوون قڕحان لێرەکانە ئەگە بڕیارندا خەریکی خانووکردنی بووین وێ لێ تووتنیشن کرد بوو ئەنجا دەستەکەن تووتن دەکرد پاشێکی سەرەکیشن دیوار دەکرد تۆ پێم بڵێ حاجی قادر کەی ئاشەکەی دانە ئاش ئەجا ئاجقالی ژەوێ ساڵی بەرێجانەنا بەڵاوە ساڵی دیکەڕە ئاشدانە حەسەنی ئەمە ئاغا ئێگرەوی بەرە ژێری جانە هەر گرانی بۆ بڕەکردیانە کوناس خدای کاکەسینی لە پاش خسڵێ سێ لە سەرێک دانابوون لە کنێک یعنی سێ چوار ئاشی تیا بوو وەڵانجا هەر خەریک بووین جێی دەی وردە وردە سەر زیادی کرد خەڵک کردە هاتەوە باشە ئەی وەکو بنەماڵ و عشیرەت و ئەوانە چەند بنەماڵ و عشیرەت و ئەوانە بەشداریان کرد هاتنە ئێرە بۆ ئاوادانکردنەوەی بەخوای گوێزێ بە بنە ماڵی عشیرەت و گەورە گەورە کەم هەبوو هەری دیکە بوون یە دەهاتن فەقیر و فەقارات بوو هەرەکە لە جەیەکی ڕای پەراگەندە بۆ دەهاتەوە ئێستا ئێوە لە چۆ هاتن لە دەروە کۆترەوە هاتون لێرە کۆسرێ بووین ئەمە دەچین ئاوادانی یەکەینەوە ئەنجا خەڵکی ژەوی پێ خۆش بێ بابێ کەس مەنعی کەس ناکە ئەنجا دوێ کەس نەسوزەی ئیکوێ خامینە بڕەکیشی تەبیعەت چۆن بۆ ئەمەدەم بۆ ڕەنگە لە بەراندی نەوێرا بوون بیچنە دوو بەخوای لە تازیانم گەلێک دەدی هەڵ لە شۆ وەکی شتێکی زۆر سەی وا نەبووە نازانمەوە بیرت دێت نەنە ئاوچار بەڵا لەگەڵ کەس گەلە کەس ئەوا بەدمە قاڵ دەهات کەس نێراوە بیشتە دوونەدەنا فەقێ و سویاڵاوی عەسەنی ئەمەداغای و ئەوەم سەرگەی نێڵی بناتنێ هەیەکە ئەتۆ بەم شەخەڵا پێم بڵێ بەبزانم تا چەند لەم عمرەی ڕابردوو ڕازی کە ئاوا بە چەرمەسەری و واروەها بە نەبوونی و بە هەژاری و ئەمانەوە هێناتان و گەهاندان ئێرە بەخوای ئینجا قوربان بە زۆر شتیەوە گەلێک هەنجا حەجارش لێ ئانەک دەهات خۆی قوز دەکردەوە دەیگو ئەمن هەر دنیا خەرا دەکەم یەکی یا دەیگو نازانم من چ دەکەم ئەمە سەسی یا دەستخۆشین لێ دەکرد تۆ پێم بڵێ بابزانم تا چەند ئێستاش دڵت بە قەدراوایە خۆشە وەڵاهی ئەوەی بڵێ ئەمە دڵم پێی خۆشە چونکە ئەگە ئەو قادراویانە بە ئەمە لە دەشتێ مفلیس بوو بووین لێە گەلەکانیش پێخۆش نەبوو گەلەکان پێخۆش نەبوو جارەکەی کوێخا هاتن هەموو هەر دەرنکەن لێە وەڵاویشە من هێ ڕۆژێنە ماڵێ نەبووم حاجی قالی یەکیان هەر کەسە هاتوینە تایپەی خۆ ئێکە هاتووە دەرنکە ئەویشیان هەر لە ڕاپەڕی بۆ خۆی ژێ بۆ کەسێت بگۆکەکی هە بگوستینجای لێ من زیێک تا دەیبی وەڵای بچیان لێ گەڕێنەوەی زۆری کێرە تۆ پێم بڵە چۆن بیرتان لەوە کردەوە کە لێرە باخوشت بنێن ئەم درەختوشتانە بنێن و ئەوانە وەڵاهی قوربان باغوستن زۆر دەدڵیا بوو بەڵام کابرایەکی شە بۆ مەسوولی زەڕاعی بوو لە سلێمانیە جارێکە لە سەنگەسەری بوو نەخت بۆ نوێژێ مەغریبێ بێ دەڕوی شۆرشی ئەی ولیش بوو ئەو کابرەیە هات ئەمی دەگەڵ ئەمەداغای بووم لەوێ بووین ئێرێستیان ئاوەدان نەکرا بۆ بەچاکی کوتی دەبێ ئەو گوندە لەوێ نابێ تابت دێ بگەڕێنەوە گوێخ و حەسۆش لێ ماڵم هەقە وەڵای کوتی کاکە ئەمە کەسمە نەح ناکەین ئەوانە ڕەخەمیان نییە بەو لێوە کە پاشۆ وانەکەی دێ بەجێ ماون لە حکوومەتی ئەمە بانەوە مەشغوڵی من خوارش وەتی ئەمە دەسەڵاتەکەن کەوتوەتە دەستێ ساڵی لە ساڵی بەپر زۆرترە و ئاو زۆرترە لە سوڵتانە دەی برنجل بەدەکرا لە سوڵتانە دێ ئەرێ بەخوای ئەرێ وەڵڵاهی بەڵام جا تەنزیماتی شە بوو ئەگە دەیان گوت جۆ ماڵە قەسەم بەخوای ئیە سوڵتان پێش ئێمە بە سواریە کەرانە گەیشتناوی سەرجوێ ئەجا ئەبەوی نزمەی هەر هینیان و هەر هاتینە دووی و دەنا وەختێکی خەڵات تۆ پێم بڵێ بەبیرت دێ کە ئەم جۆیە دروست کرا ئەم جۆگەیە باڵێ 57 بوو ئەوی دەبری بوو حکوومەت بۆ چی دروستی کرد بۆم ئاوای ئەبردە کوێ هەر ئەرە بۆ ئەی منتیقەیە هینە لە بۆ ئێرە مەقسەدی بۆ
ڕەنگە جاران هەر ئاوی ئێرە خورابێتەوە بیان خواردایەتەوە ئاوێ ڕووبایی بۆ ئێستا ئاوی نەبوون هەی یەک ئاویشی لێ نەبوو جا هەندەکان دەگوولە بۆ جازەیەتی یادە شاق و شاقی ڕادەبە هەتان لە بێتە قڕ بە قورئان خەڵکی مەناسکرێن بە هەندی دواکەوتو بوو کوڕە بە تم جۆگایە بە شاخ و شاخ مەهندی سێ هەردووە 2000-3000 مەهندی سات هەندێک وەختێکی لە سەدەش ڕەپشت دەکەوت دیسان دەهاتنەوە خوارێ ئەوزارەکەینەکەی ڕۆژکی لە ڕاستی هەرۆکۆ تێ من لەسەر تەپکی دوو مەهندی ساتن گەیشتنەوە دەری حارە بوو قلتي بالصيف هذا الماء أقل من هذا وأزيد من هذا ثم بالصيف أقل من هذا بالربيع أكثر من هذا ثم ببهاران زور سرعة بس أنا كم سرعة هاوينا والله الرويش نون مستيان إذا حد فوسك ذهات يقدروا يشتروا يقدرات يقدروا يشتروا تابر جاي أخي يسر دراك في أنا ضاج شوكاه أي تو بيان بلا حاجة قادر زور رفيقي توبو تو بيان لك وفاتي كرد تو تشن خمد بو زور هاك برياكي جاكو هاب مرتبع أو نفخم لبوش لو كسنا قريام لو يقريام وش رفيقم بو راست هذا يكتفام هالسباب رندها أيها هري بقوة عربي خواري خوش بيا ذلك لا خلاص زيت وشي جملة لها موين ذا لبكي قالك بيك وذا قراين بلا هاد كان يزرني الصيني هذيك في شك دانا كذلك فيه هم ذقلنا بيروج ما خواك زم ذقلني وريتني كجم ثاني أبا يجلي يلا في شك دان أريوه جا خۆشەویستان ئێستا کۆتایی مانجی حوتە هەندێک لە میوەکان بە تایبەتی ترێ لە مەنتیقی ئێمە لە کوردستان لە باشوورە و لە ناوچەکانی ئێمەیە ئەم کاتانە بە دواوە ئیتر وردە وردە ترێ پێگا ئێستا ئەمە لە هەندێک شوێن پێڵێن بۆڵی سوور یاخود پێڵێن ئاڵ و باڵوو واتە چەندەنچێکی سوور بووە یاخود ڕەش بووە و ئەوکەی تریشی هەر بە سپێتی ماوە یاخود بە سۆزی ماوە ئەمان ئێساوەکو ئەمە بەرسیلەیە ترشە بەڵام ئەمەیان زۆر خۆش و بە تام و شیرینە يا محمد جان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير. سپاس دەکەین بابزانم جەنابەت لێرە لەم قادراوایە لە دایک بووی نەخێر قادر لەدایک نەبووم لە کوندی شەیدان لەدایک بووم بەڵام بۆ بیرم دێو نایەت ئەگە هاتوونی ئێرەکانە زۆر باشە کەواتە تۆ مناڵی و مێرمنداڵی لێرە بووە بەڵێ منداڵیم لێر بوو بەڵێ ئەو کاتە کە تازە هاتبوونەوەرە خەڵک بە چۆ مەشغوڵ بوو مێرمنداڵێکی وەکو تۆ چ یادەوەریەکت هەیە بۆ ئەو کاتە والله خەڵکی ئەو وەختیش بڵێن کاسب بووین بڵێن بەشی فەلاحمون فەلاح کاسب تێژی مۆزە بووانە نەبوو چەکداری نەبوو خەڵکەکە بەشی زۆری بە زەراعەتیەوە بەڵێن توتن و گوڵە بەڕۆژە و ئەوانەمان دەکرد گەرم و جۆمان دەکرد ئاوا بوو وەڵ بەم ڕووبارەی دەڵێن چۆمی گافرێن وانە باشە بۆ پێڵەن گافرێن والله ئەوەی ڕاستی بێ ئەمیش هەر ئاوان بیستووە چەمێک گا بفرێنێ ئەبێ زۆر هەستێ تۆ بەبیری تۆ یەت کە زستانان یا بەهاران ئەوە نەهاتووە کاڵێ کۆلا کۆلە ڕۆی و توزانم هینە کرد ناوێت چیە شەپۆلیەداوەکو نازانم چی بازرەقەیەدا و والله ئەمیش بۆ خۆم بە چای خۆم دیوە ئاوێکی زۆر پێداهاتوە گەداڵی گار پێن لە عاد بە دەربوو ئەرێ والله ڕووبارێکی زۆر بێ ڕەزا بوو تێگەیشتەوە دیوە تۆ قەت بۆ خۆت بارە ئەو شتانت لەبێ هێناوە بەڵێ ئەرێ وڵا ئەبین بە وڵاخی دەچوین ئێرەکانە ئاون نەبوو زستانان حکوومەت ئەو جۆگایە ئیشی دەکرد لە سەدێڕە ئەودار بیری تێوازیش نەبوو ئاوەدانەکەی چار نەبوو دەچوین بە تەنەکان یاخۆ ئەمێ بە وڵاخی دەچوین لەسەر ڕووباری لەوێ بە باری ئاون دەینا بۆ ئێرە بۆ ماڵێ بەبیری دێ کەس ئاوا ئاو بردبێتی ینی مەسەن زستانی و زستان بوو بێ بەهار بوو بێ ئاوا یادەوەری ناخۆش مەسەرم بۆن منە لێرە ڕوویدا بێ لەم گوندی قادراوە و خەڵک ئاو بردبێتی دەزانی شەوە بزانم
دوای تەرحیل بۆگە کوڕی دەفەقەڕستی باوێداسون 4 منداڵی باوێداسون ئەوە تازە بوو ئەوە لەو ساڵانە بوو منش ئەوە دیتۆنە لەوەی پێش نەمدیوە ئەنی بۆ خۆم لە سەرنی مەزەلام بەڕۆباری داسوو بێ ئەنی بێ سەر شوێن بوو بێ قادراوەشێک بوو لەو شوێنانی کە ئاشی هەبوو ئاش مادام بۆ خۆتان فەلاحەتیتان کردووە تۆ جەنابەت قەت چوویتەوە ئاشی و باراشی بێنیتەوە بەڵێ چووم ئەمن هەتا بۆ خۆم بابم ئاشی هەبووە لێرە خزمێکی خۆشپان ئەوە ماڵە عاجەخادیش بەڕەحمەدی هەموو لایەک نەماوە ئەویش ئاشیە بوو ئەو دوو ئاشانە ئەبینە بێ لە سەریەک بوون بێگ ئاوێ دەگەڕان تێگەیشتی خەڵک زۆر باراشان بۆ یێرەکانە دەهینان لەو مەتیقەی ئاشی لێ نەبوو بۆز ئەو دوانەی لێبوون باکەواتە لێ بپرسم زان مزە ئاشت گرتووە بەڵەگرتومە ئێستا بینەران خۆ بە خۆ دەزانی ئێستا خەڵک زۆر باش نازانێت ئێستا ئەڵە مزە ئاش چییە ئەوەیە بڵێن تەنەکەی عیبینی قاپێکیان لێ دەگرت قاپەکە دوو ئەوەندەیان ئەوەندەی دەگرت عیبین ئەو وەختی پێیان دەگوت کەپولە تەنەکەی کەپولێکی لێ بگرە ئەوە پێی دەگوترە مزاش تێگەشتی ئەو حەقی ئاشی وە ینی لە باتیۆی پارەی لێ وەرگری ئاشتەیە ئەم مزە ئاشیان نەگرت و ینی وەریانەگرت بۆ دەکردی ئارد گەنمی مزە ئاش باراشەکەی چۆن بوو چونکە تۆ بیرکەرەوە ئەم هەموو کەپولەیە لانی مەسەن بوونمە فەردەیەک لەوانەیە 50 کەپولە بوو بێ تۆ هەمووی بکەیت بە ئەو گەنمە بکەی بە ئاشەکەیە چ جۆرە ئاردێکی دەرەکرد وڵی ئاردێکی جوانی دەرەکرد ئەرە وڵاتێکەڵە بوو ئەو زارەکەنی بە گوێرەی توانای و دەستەڵاتی ساعی باراشەکەش بوو کابرات ئەگە ئیمکانەتی هەبە دەتەنەکەی پێدەبوون داهاتە ئاشی هەبوو هەورە ئاردێکی پێدەبوو نەیبوو ئەو وەختی ماوەسا خەڵک بەڕاستی بڵێن بەشی زۆرترەی دەستکورد بوو باش بازانم باشە ئەی بەرداشتان لەکوێ دێنا خۆ لە مشکلەکان بەرداشە بەرداشی گەورەی ئەوێ مەسەرم بۆ منە گواستنەوەی زۆر زەحمەتە پەیداکردنی زەحمەتە بەرداشەکان یەک بەرداش بوو ئەو بەرداشە 4 بەش بوو پێیان دەگوت پارۆ بەرد ئەو 4 بەشانە پێ دەگوت پارۆ بەرد 4 بەش بوو دوو پارۆ بەردن عوێ لە ئێسترە دەنان لە سوورەدێ ڕەدەهینە لە سوورەدێ تۆزێک ناگەێت سوورەتی بەڵام هەر منتەقەی سوورەدەی دەگا لە بن شاخان کاک مەلاخەدەوانە ئەلێ ڕادەهینەت بۆ ئێرەکانە دوو پارۆ بەردن لە ئێسترە دەنان دەنیانە ئێرەکانە سەر ئاشی بەڵام ئەو پارۆ بەردانە زۆر قوڕس بوون زۆر قوڕس بوون لەوانەی هەردانەی لایکەمی 90 کیلۆ دەبوو ئەوە لە یەک ئێسرن دەنام ئێش دەبی ئێستاکە ئێستاکی بەتاقەت بە نەکەم چۆنتان لێ ناخر خۆەوە نە لە کورتانێنرێ نە بڵێ هەردوو بڵێ ئەم دیواودی و شتێک نییە بڵێ وڵاکاکە لێ نێم و ئەم دیاودی و دوو تایە و نازەم چۆن هەڵتا چۆن بە ئێسر هەڵتانەگەن ئەو پارۆ بەردانە بە پێشە زەلامە تاون دەدا پێشە زەلامی گەنج بەتوانە بە کەرەکی وڵاخنەوە دەنا ئەوجار ئەو دەنگرت ئەوجار 4-5 زەلامی دیکەی بەتوانە دەسۆ لە لای دیکە ڕاوش پارۆبەردێکی دەستدا بە کەلەکی وڵاخیەوە دەنا تێگەیشتی اینجا ئەوجار بە گورسا تۆن دەن پێچە لەوێژێکم ئاو بارن دەکرد لێ نەدەکردەوە هەتا نەگەی بە سەر ئاشی باشە دوو تایەتوانی دوو تای دەتوانی بەڵامکو پێ دەڵم لەوەنەیە هەر تایی 80 کیلۆ دەبوو باشە کەواتە حتمما دروێنەوە فەلاحەتیشت کردو بەڵێ درێنم کردوەوە درێنە موسێ 3 ساڵ نایکەین هەر کردمان جاران هەندێک شوێن هەندێک ناوچە بۆ هەندێک شت بە ناوبانگ بوو بە تایبەتی ئانگو دەمە داسی فڵان شوێنە لێ لەم منتیقەیە داسی کوێتان بەکارێت منتیقەمە داسی سوورەدێ و ئاشقۆی بە ناوبانگ بوو لە نەو شارۆشایەتیێمە داسی وەستای چاکی لێبوو کوڕیان هەبوو ئاستەنگەریان پێدەگوتن ئەوان داسیان بە ناوبانگ بوو داسی ویان هەبوو بڕوا بکە حتا درێنێت پێ کرد بە ئەو زیاتر تیش دەبوو شتێکی تریشە بوو هەسان هەسان بەردە هەسان ئەوەی کە پێت تیژەکە بازان بەردە هەسانی چوە باش بوو لێرە بەردەسانی کوڕەشیان پێ کوڕەش ئەوش لە منتیقەی کوێستانی لێوان ڕەدەینە ئێستا ئەمە بۆ خۆمان هەموو ماڵێکی دانێکن لەو ئەستانانە هەیە ئێستاش بۆ خۆم ئەو هەزانە ماوە بەڵێ ئەی باشە بابزانین ئەوە قەدیم ئەی بابزانین ئێستا لە قەدراوایە چ دەکەی وڵی ئێستا لە قەدراوایە تا ڕادەکی تەقریبن ئیشێکی وانە ئیش کەمە ئەرە وڵی هەندێک ئەوەی کە هەیەی بازەکانەوش هەمووان نام و ماڵەکان هەندێک دەرماڵی خۆی هەیە باخچەک بەشە خۆی ئەجار هەر هەندێکانیشان لەوان هەندێک تەماتان کەنیان بامیان بکەن دەنا شیدای دیکەژنەوە ئەوش بەشە ماڵە خۆی دێناوە بۆ فرۆشتنێ
مەسافەکەی لێز ناکەویتەوە. کاکە هەڵکەوت چۆنی باشی لە مەکتەبی ئەرێڵە لە پۆلی چەندی شەش پۆلی شەش زیرەکی وڵی زۆرنە زۆرنا ڕاستگۆشی ئافرین ئەوەی کە لە قادراوە بێ زیرەگە لەنا ئەم هەموو سەوزای و شوێنە خۆشەیە بێ زیرەک بێ تۆ پێم بڵێ لە هی نازیرەکی لەمەیە ئادێ بابزانم دێ دێ ئەمە چەندە گەتوانی ئاوا بکەیت چەند دەقاتوانی وڵی نالێ دوو دەقەڕاوەستن دوو دقا باشە ئەمە پەیوەندی بە چیەوە کاتوانی ئاها پەیوەندی بە تەرکیزەوە بێ دایمە ئاگال لێ بە هۆش لێ بێ چی بێ وڵات بێ تەرکیزت لەسەری بێ دەست و ئەو شتانە ئاوا ئەوە باش چێ ترشتمان بەوڵە تۆ ناو چییە؟ نام ئینێ ئیمە ناوەکە زۆر خۆشە ئادێ سێرم کە تۆ ناو چییە؟ ها؟ ئەی تۆ ناوچی وەرە بابزانم تۆ وەرە ها؟ تریفە تریفە؟ بەڵێ چۆنیت؟ باشە تریفە لە چەندی؟ دەرچم بۆ شەش دەرچوو بۆ شەش تۆ بابزانم زیرەکی مام ناوەندی چیت؟ وەڵای وڵێ باشی ئەرە باشی وایە ئەی بەتەمای چیت بەتەمای ئەوەیە کە ئیشەڵا خوێندن تەواو کرد چی بخوێنێ ببی بە چی؟ دکتۆر دکتۆر جاتەبان دکتۆر ئەبێ زۆر خۆمان دووکەی وانە ئەبێ زیرەک بیت و ئەبێ خۆ زۆر مانگ و خۆشی زۆر بکەی بۆی ببین ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لە داهاتووە ناوی تۆ بیسین دەبی بە دکتۆر تریفە باشە؟ ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ دەوەرە تۆ وەرە پێشەوە ناو چییە؟ ئیلاف ئیلاف؟ بەڵێ بێ ئیلاف تۆ لە چەندی؟ دەرچم بۆ چوار باشە ئیلاف تۆ هەر لە قادراوای ماڵتان لە قادراوایە؟ بەڵێ قادراوت پێ خۆشە؟ چی قادراوە زۆر خۆشە چیت پێ خۆشە؟ چی شتێکی قادراوە خۆشە؟ سەوزایەکەی ئاوەکەی چی خۆش؟ تۆ پێم بڵێ شەوانە لەکوێ خەوی لە سەربان ناخەویت؟ بۆ ئەخ لەوانێ سەربان زۆر خۆش بێ شەوان ناوێریت؟ وڵا دێر دەوێریت؟ کچی لادێ زۆر زیرەکەن ئازان و ناترسن وایە؟ ئافرین بۆ تۆ ئاوەدان بێ قادراوە عليكم السلام ورحمة الله يسعدك تشاوى كان بخيري سلامت بیا خۆ بخيري سر تشاوى كم زور في خوش حال بمقاهاتي براي ممنونی سوپاس دەکەین دوای 13 ساڵ یەکترمان بینیەوە أري بخوا جواز صارني لي كمان دي توا حد كاكا كندا هنا بە کوندەی ئاو دێنەها یاخوا بە ڕەحمەت بێ حاجی قادریش مابوو أري بخواي ما أبو رحمة تيلي حاجی فاتۆ پێم باس کە بزانم تۆ پێم بڵێ لە ساڵی 63 ئێوە هاتون ئێرەت هەن ئاوەدان کرد أري والله چۆن یەکەم جار لە کوێوە هاتن چۆن لێرە خانوتان دروست والله لدرو كوتري بوي إيري اللي بو مدانا تيان كيخا قادرته هرو إيري ودانا وكوا بس تسيني على بو عمدا غايدانا دخوي راندي بسن قصريان لبو كيخا ميدانا دخوي راندي لبي بولا وراني عاشقلي لي بو لبو كيخا أحمد السيني موكي كيخا ميني أنا ودان كردوا نتشو ئەجا کە هاتن لێرە تۆ پێم بڵێ کە هاتن لێرە ئەی بەچیەوە سەرقاڵ بوون خۆ ئەو کاتە ئێرە باخشتی لێ نەبوو چیتانە باغی نەبوو هیچی نەبوو دوو شوانن هەبوون دەچوون لە ڕووبارن ڕاو دەهی ئەو کاتە بە کوندەی ئاوت دێنە بە کوندەن دەهینا بە ڕەحمەت بێ مەرە هەرما بوو برای ئەمن دەهینا کوندە تا سەر هەوا و ئەوی لە کەرێ دەنان دەهینانەوە ئێرەکانە و ئەوان ڕابات پێم بڵێ گوندەکەی ئێستا بە ناوی هاوسەرەکەی تۆ حاجی قادری ڕەحمەتی چۆن بوو بە ناویان قادراوە والله بە ڕەحمەت تێبێ حەسوهات گەلک حالەمێکتیان دەبێ بارکەن کوێ هەموو هاتویان دەبێ بە خۆڕەنگە مەلا خدریش زانی بێکتیان دەبێ بارکەن لێرە هەچ کەسەی گوندەی ئیلەکردن بۆ دەدوێڕە حاجی حەسەن هات شێخاڵە هات ڕەحمانە کەڕن هەرلەکەن بوو تیان دەبێ هەچ کەسەی دەخۆ بارکە بە ڕەحمەت بێکەوە خادشتی بار ناکەم مێری ئاوەدان دەکەمەوە هەر ئاوەدانی یەکەم وەتەنیە تۆ پێم بڵێ ئەنجا حاجی قادری ساڵی یەکەم نەبوو وازان ساڵی دووەم ئاشی دانا
ئەری وەڵە ئاشەکندانا هەموو عالەمی لەسەر یەکە لەگەڵ حاجی فەقەی شێگیانندانا بوو. ئەی باشە حاجی قادر ماشەڵڵا بەرو باخوشتی چاچی هەبوو ئەم باخوشتانەتان کەی دروست کرد. هەر وەڵڵاهی جابرێن کون دروست ئەوێ دەمێ نەمامیش نەبوون حەت جارەی لە جێکی ڕە ئەوەندە دەهینە هەتا داینە وەی لێ خەڵمان لە خوای بێ زیاد بێ هەندن حالمێ داوەرانە بۆ خۆت شعشە بەدەستەوە نەبە تۆ لەبیر ناوە دەتگوت ئەڵەی لبنانە لبنان بەرێ وەڵانجاوێ ساش لە لبنان خۆشترا بەخوا لبنان چیا بەخوا دەیان گوت شەقراوە گە چوومە سەنگە سەرۆکەیمە بۆ شەقراوە هەرە بە ناوی خوای هەرێ بەخوا حین باشە حاجی ئەو تەمەنە لێرە ڕادبوار خۆشت لێدی ینی خۆش بوو ئەرێ وەڵی خۆش بۆ دەبەدین بووین دەبە ئیمان بووین دەبە مێرد و میوان بووین دەبە هەموو چبووین لە چنکەم نەبوو لە ڕحمی ئەو خوای گەورن ئەگەر ڕحمی پێ بکە هیچی دیکەن پێویست حاجی تۆ حەجت کردەوە نیە ئەرێ وەڵا حەدیشما کردوە 6 ڕەشما کردون تۆ پێم بڵێ بزانم ساڵی چەند حەج چوێتە حەجێ هەر لێرە بووینە گوێز دەرابووینەوە بە سواری ئێستا ئارێمە چوینە حەجی ئارێ وڵاکوێ خاختی گوێ دێستم دەگەڕ بۆ محەممەدی مەلا شەریفم دەگەڕ بۆ مامەستا سلەیمانم دەگەڕ بۆ ئەوەن هەموو دەگەڕ بوو حاجی بەرو ماڵت هەرۆکو خۆی ماوە دەستکاری نەکردەوە چێ دڵت نا دەستکاریکەی نەوەڵا قەتم دڵ نایە دەستکاری بکە ئێستا تۆ پێم بڵێ بەچیەوە ڕۆژانە بەچیەوە مەشغوڵە بی ئەمن وڵڵا ئێستا بە نوێژ و ڕۆژی خۆنە بێ بە چوو مەشغوڵ ناب ئاری وەڵ جارانم تێنماوەغا تۆ پێم بڵێ ئێستا بجێڕنەوە بۆ قەدیم ئاوا بە کوندە و بە مەشکە و بە نازانم ئەوانە ئاوێ دێنی لە ڕووباری ئیشاڵڵا دەهێنم لە بووینیان جامە لەبەرەوەی کە ناو شینایی یاخود با بڵێن ناو بەراوەکە کەسی لێ نییە ناچار مەجبورم بۆ خۆم دەور ببینم وەک دەبێنینەوە ماشەڵڵا تەماتەی کوردی و بەراوی خۆمان هەر حەزەکەی بۆنیکەی بۆنی بڕکە سەوزەکەی لێت بۆنی بڕە سەوزەکەی لێت زۆر خۆشە قەنەعاتیشم وایە کە تامێکی زۆر تایبەتی ئەگەر ئاگاشم لە خۆم نەبێ هیچ لەشی خۆم نایڵم ئەمە تەماتەی گوندی قادراوایە قادراوە ماشەڵڵا لەبەر ئەوەی ڕووبارێکی لە تەنیشتە چەمێکی لە تەنیشتە پێڵێن ڕووبار یاخود چۆمی گافڕێن ئەو ئاوە لە قەندیلەوە دێ واتە لە ئەو بەفراوەی کە ئێستا ئەتوێتەوە لەم مانچی حەوت و هەشتەیە بە جۆگەلەیە یاخود دێ و کۆ بێتەوە بێ بۆ ڕووبارەی کە پێڵن ڕووباری گافڕێن هەڵبەت بە زستانە ڕەنگە گاش بفرێنێ ئێستا ئەم ئاوا بۆ ئێرە بۆ بە خێر و بەرەکەتێکی گەورە وەک دەبینن ئەم بەراوە لەبەر ئەو ئاوە سازگارە کراوە تمام خضر السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته كاكو يندي أخو بخير بي سپاس دەکەین خۆی گەورە لێ ڕازی بێ ئینشاءڵڵا مامۆستا حەزمان لەوەیە کە باسی بەرەو مزگەوتی گوندی قادراوەمان بۆ بکەی ئەزانم زیاد لە مزگەوتێکی تایە بەس بازانم خەڵکەکەی لەگەڵ دینداری و عیبادەت تا چۆنن پێشەکی بەخێراتنی جەنابەت و ئەو کەناڵە شیرنەتان دەکەین لەبەرەوەش دەڵێم شیرنە چوونە شیرنە لە دڵی خەڵکدا الحەمدولله خۆشحاڵین بەهاتنتان بۆ ئەو گوندەی ئێمە بۆ گوندی قادراوە ڕاستی ئەو گوندی قادراوە ئێستا بە تایبەتی زۆر بووە ڕێژەی دانیشتوانی زۆر بووە بیداتەکەی دیارەکەم بووە لە 20 ماڵ و ئەوانەکەم تریش بووە ئەم مزگەوتەی کە ئێستا لێمان نزیکە و دیارە یەکەم مزگەوت بووە لەو گوندەیدا کە بیناکراوە بەڵام مزگەوتێکی خەنجیلانە و چووکەڵە بووە تقریبان لە قەدەر خەڵکی ئەو کاتی تا دوای نەوەتەکان ئەو مزگەوتە دیارە ئیغاسە ئیسلامی بە شێوازێکی دیکە دروستی کرد تێک دراو ئەوجا لە نوێی ئەوە بیناکراوەتەوە
بەڵام بە حکمی ئەوەی کە قادراوە هەر فراوان بووە و هەر زیادی کردووە و ئێستا نزیکی حدودی 600 ماڵێکە تقریبا 5 مزگەوتی تێدا دروست کراوە. مزگەوتی ئێستا مزگەوتێکی گەورەترمانەوە لێرە دروست کردووە جەماعات و جومعە و ئەوانە زیاتر لەوێدا دەکرێت. الحەمدوللا خەڵکی قادراوە هەر لە سەرەتایەوە هەتاکو ئێستاشی لێگەڵدا بێت خەڵکێکی دیندار بووە خەڵکێکی ئەوە بووە ینی مڕودەی مزگەوت بووە هاموشۆی مزگەوتی زۆر بووە لە جومعە و جەماعاتدا دائیم بووە ینی بەردەوام بووە دانەبڕاوە لە کار و کاسبیش دانەبڕاوە لە مزگەوتیش دانەبڕاوە الحەمدوللا خۆی بەزیاد بێت. مامۆستا بابزانم الحەمدوللا مادام خەڵکەکە بۆ خوا لە بواری دینداریە باشە ئێوە سنوورتان لەگەڵ کۆمەڵێک دێ هەیە مەسەن بۆن منەوە ئاشورانە ئەوە گرتکە لەولاوە مەسەلەن بۆن منە لەسەرەوە دۆرە کۆترا ئەوە کۆمەڵێک دێب لە دەوروبەرتانە سنوورتان لەگەڵ دەوروبەردا هەیە بازانم هیچ کێشەیەک لەسەر زەوی و زار و زرعات و چوزانمەوەی کە پێگوترن نێوان و سنوور و ئەمانە هەیە لەخوای بەزیاد الحەمدوللا وەکو گوند کێشەی وانە ینی بەو نەوعی زۆر ئاڵۆز بێ و زۆر گەورە بێ طبعاً کێشە هەر دەبێت لە بینی خەڵکیدا خەڵک بێ کێشە هەر نابێت بەڵام من نەگەیوەتە ئەو ڕادەیە کە شەڕ و ئاژاوی تێدا دروست بێ و خوێنی تێدا بڕژێ و ئەوانە نەبوون دەنا گوندەکە بە حکمیەوەی زۆر فراوان بووە و مەنتیقەکەشی منتیقێکی فراوانە زمینی زۆر بە دەورەوەیە ئەو منتیقی هەر بە منتیقەی وەکو دەڵێن شارۆشیان مەشهورە ئەو دەشتانە کاتی خۆشی هەر سەردەمی حکومەتیش خەڵکی لێرە لەسەر کوژراوە کە پۆلیس و ئەوانە هاتن خەڵک لێرە کە کوژراوە چەند کەسێک لێرە بە گولە کوژراون ینی ئەو گوندە بەڕاستی ینی تەڵسیەی داوە لە زۆر ڕوانەوە کاتی خۆی حکومەت لێرە بووە ئێرە تۆ باران کراوە خەڵک لێرە ینی شەهید کراوە لە منتیقی هەر بە تۆپی حکومەتی ڕژێمەوانە شەهید کراوە ئیدی ئاوارەی دیوە و دەربەدەری دیوە هەمووشانەی دیوە بەڵام لە ڕووی کێشەی کۆمەڵایەتی الحەمدوللا تا ڕادەیەکی باش بوو لەگەڵ دەر و دراوسێ و جیرانەکانی خۆیدا ئەنی تا ڕادەیەکی باش بوو الحەمدوللا. مامۆستا خەڵک بەعام بۆ ئەم منتیقی پشدەر و بە شێوە گشتەکەی ئەم بە هەردوو پشدەر ڕقەش و ئەم منتیقی پشدەری گشتیژەوە بەرەو خەڵاتزێ ئەوانە خەڵک هەمیشە ئەڵێ ئەو ژنگەی ئەوان بە باشی ماوە بە خاوێنی ماوە ژنگەیەکی عەشایریە کاریگەری مامۆستا ئاینیان زۆر لەسەر مەسەلە وەختی مشکلایانە بێ مامۆسایەکی ئاینی دەتوانێت تەداخولکە و کێشەکان چارەسەر بکە با بزانین ئەم نەریتە لە ناو قەدراوایە ماوە لەخوای بەزیاد بێ ئەم نەریتە زۆر چاک ماوە الحەمدوللا ئێستاش خەڵکی قادراوە و دەوروبەریشی زۆر گوێڕایەڵێ بۆ مامۆستای ئاینی هەر بە پێشەوەیان زانیون الحەمدوللا وەکو مەرجەعێک تەماشایان کردوون بۆ هەموو کارێکی خێر هەر ڕوویان لەوان کردووە و مامۆستا لە پێشەوەش بوون ئەو گوندە پێم خۆش بۆ ئاماژەی بە ئەوە بکەم کۆمەڵی ڕیسپی ناودار هەبوون لەو گوندەیدا کاتی خۆی ئەنی وەکو دەڵێ وجەها بوون بۆ خەڵکی خەڵک زۆر کاروباری گێڕەوە تۆ لایوان و زۆر خزمەتی خەڵکیان کردووە لەوانە مەسەلەن کاتی خۆی حاجی قادر هەبوو بە ڕەحمەت بێ حەسەنی مام حەمەدی هەبوو مختار هەبوو ڕەسووی حەسەنی هەبوو مامۆستا مەلا ئەحمەدی ڕەحمەتیش ئەو تقریبا ساڵێکە وەفاتی کردووە الحەمدوللا مامۆستا هەم لە ڕووی ئەوەی کە پیاوێکی وریا بوو خوێندەوار بووە لە قەدر ئەوانی دیکە هەم لە ڕووی مامۆستایەتی و هەم لە ڕووی ڕیسپیاتیەشەوە الحەمدوللا پیاوێکی بە شەخسیەت و خانەدان و ینی ناودار بوو بەڕاستی لە منتیقەیدا پێوە دیار بوو هەموو خەڵکیش ئەوە دەیزانی تاخوا چۆنە الحەمدوللا لەو ڕووێەوە خەڵک وەکو گوتت ینی مامۆستا ینی ڕیسپیاتی خەڵکیان کردووە مەرجەع بوون بۆیان خەڵک کێشەی خۆی زۆر ئەوە بردووەتە لایەن زۆر بە مامۆستایان قەنەعاتیان هاتووە و زۆریش لە مزگەوت و ئەوانە هاڵاون و لە مزگەوت ئەوەش هەر بەڵگەیە لەسەر ئەوەی کە دیارە مامۆستا جێی سیقە بوو بۆیان. کاک حەمەد سەلام عەلەیکوم تەمان بە جەناب دەڵێن کاک حەمەدی شوورای وانە تەواو وانە ناوەکە باشە ئەو ناوی شوورای لە چوو وەرگرتووە والله ئەو بەناوی خۆی گەورە و میهرەبانی خەڵات بەخێر بێنی خۆ سەرچاوم وڵا ئەو ناوە لە ئێرانێ بووم دروست بوو هەر دەمەعات دیارە بە خۆشی ئەو ناویان دروست کردو وڵا هەر لەوێش ئیش و کارم دەکرد ئیش و کاری مشهوری لەگەڵ کاگمەلا نازمی ئەو ئیشانان دەکردن ئیشی ئاز و قەوماز و خەوشتیەوە ئەوان کاک حەمەد تۆ بابزانین حتمما تۆش لەوانەیەکێکی بی لەوانەی کە ئەگەر لێرەش لە دایک نەبووبی لە مناڵەوە کە ئەوە بە حاڵ بە فکرت بێ هاتوویتە ئێرە بەڵێ هەرە وەڵامیش هەر لێرە لە دایک نەبووم بەس لە منداڵیەوە لێرە ژیاون کاک حەمەد
ئەوەی بەبیری تۆ بێ چونکە قادراوە گوتمان لە ساڵی 63 ئەوانە دروست بووە مێژۆکە زۆر درێژ ئەوەنە قوڵ و دوور و درێژ نیە نەزانی بابزانام قادراوە هیچ جارێک تێک چووە سووتێنراوە ئێرە ئەرەوەڵی قادراوە دوسێ کارەتان تقریبان سووتێنراوە جارێکی وەخت خۆی شەڕ لێرە دەبوو حکومەت لە سەنگەسەری بوو پێشمەرگە ئەلێرە بوو لە دەرۆکۆترێ دا ئەگەر هەڵمە هاتی بۆ سەرێ حکومەت داهات خانووی دەسووتاندی لێرە دەبووی داگون نابێ دیارە پەیوەندی و لەگەڵ حکومەتی دەبێ بڕۆن دایان سووتان خەڵکی ئەم منتیقەیە وەختی خۆی لە دوای ساڵی هەشتا و هەشت و ئەوانە بەدواوە کە حکومەتی عێراقی تینی بۆ خەڵک هێنابوو خەڵکی داگرد و منتیقی قەڵاتزێ ئەوانەی هەموو لابرد و ئەمانە بەشێکی زۆری خەڵک ڕووکردە ئێران و ئۆردوگاکانی ئێران بابزانم جەنابێکی لەوانەیە کە ڕۆشتی ئێران بەڵێ ئەمە لێرە وەختی خۆی کە ئێرە تێکرا هەشتا و نۆ ئەمە بڕیارماندا بڕۆینە دەرێ ئەگە دەگەڵ ماڵی کاگمەلا خدری و عیسای برای لەگەڵ بوو مام ڕەحمانیش ماڵی ئەلێرە بوو ئەوە وڵشی بوو دێمان ماوەسا ئەحمەدی دامە هاتین خۆمان حاضر کردبوو هاتین ئەلێرە بڕۆین بۆ دەرێ تقریبان ئەو دەمانە بوو منداڵ وشتیشمان ئەلەو ناو باغی هەموو دانابوون منداڵمان لێرە دانابوون ئیسێ ماڵان دوای عسکەری هات زێ قیادێک هات ئەلێرە ڕایگرت هەندیر و شیوایان دەخوان های هەند بەهارە پێگەشت بوون ئەمن و کاگە ئیسا چوبووین هەندێک پەتک و شیوا بێنین لە خوارێ دوای حەسکەرەکان ئەوە هاتن ئەو جێی ماڵێ حاجی خادری لێە لا ڕیزە هەندیرێکی لێە حەسکەرەکەوە هاتە سەر چاوی لێ دەکرد هەندیری بۆ ئەمن و عیسا چوینە ناو پنجەوە لە بن هەندیرەکانەوە وەکو پڵەیەگە چاوی بۆ خوارێ هێنا بەدەمەوە ئێستا دەمان بینی زۆر ترسای ڕاستی دواش باش بۆ خوا ڕەحمی کرد کەواتە ماوەیەکی زۆریش لە ئێرانمانەوە و دوای یەکسەر هاتنەوە بۆ ئێرە بۆ قادراوە ماوەکی زۆر لەوێ ماینەوە دوای هاتینەوە ئێرە 2004 هاتینەوە ئێرە بابزانم ژیانی خەڵک ئێستا لە قادراوە بە زۆری لەسەر چییە خەڵک چۆن ئەژی ماشەڵڵا دەیەکە هەر ساڵێک بێ سێرەکەی لەگەڵ ساڵی ڕابردووە زیایی کردووە ینی ماشەڵە بەردەوام گەشاکە بەس ئایا ژیانی خەڵکەکە لەسەر چییە؟ وڵا ئێستا ژیان زۆری خەڵک ئێستا مەعاش خۆرە و پێشمەرگەیە و چەکدارە و مۆزە فوشتی هەیە و ئیدی مەعاشیان هەیە و کاسبیش دەکەن باغ و باغاتیان هەیە فەلاحەتی دەکەن مانگا و شلی بەخێو دەکەن هەموو نەوعیشێکی دەکەن قادراوە زۆر خۆشە بەڵام چۆنە بیرتان لەوە نەکردوەوە کە بیکەن بە شوێنێکی گەشتیاری واتە خەڵک ڕووی تێ بکا و بۆ ئەوەش بێ بەشێک لە کاسپی خەڵکەکە وەختی خۆی ئەمە بۆ خۆمان پێمان خۆش نەبوو دەمانگول لەوانەیە مەسەرەن شتی خراپ لێرە دروست بێ شوێنی وێنی بەرە و فەساد و خوانەخواسە شتی خراپ بڕوا ئەمە نەمان دێشت ڕاستی بۆ خۆمان پێمان خۆش نەبوو کاکالی چۆنە خێزانی ئەمڕۆ ئێرە هەڵبژاردەوە بۆی ئەم ئێوارەیە بێیت لانی کەم مەسەرم بۆن منە بگۆڕن لێرە عایلەیەن وڵای ئێمە هەر تەنها نەهاتوینەتە ئێرە مەسەلەن زۆربەی ئێوارەکانی زومعە خۆتە زانی جەو گەرمایە ئەمانەوێت جەوێک بگۆڕین جەو گۆڕینش بە خێزانەوە تام و چێژێکی تایبەتی تری هەیە بێگومان ئێرەشمان لە تەلەڤیزۆن بینیمان وتیان شوێنێکی خۆشە دڵگیرە ئێمە شاتین بۆ ئێرە و ئیتر دانیشتین و لەخوا بەزات بێ زەوێکمان گۆڕی هەندێک شوێن هەیە گونجاوە بۆ ئەوەی کە بە عایلە بێت بە خێزانی بێت هەندێک شوێنیش هینی خۆی هەیە ینی زۆر ناتوانی بەس ئەلحەمدوللا ئەم منتیقەیە مادام شوێنێکی عەشاری و ئەوانەیە ئەندازەیەکی زۆر بە ئینسان ئەتوانێت بە عایلەیەش ڕووی تێکا تا چەند هەست بە ئاسوودەیەکە نەمڕاتونێرە بێگومان ئێمە کە هاتین خۆتە زانی کە تۆ وەختێک عایلەت لەگەڵا بێ یعنی ئەبێ هەندێک تایبەتمەندی خۆی هەیە یەکێک لەمانە ئەبێ شوێنێک هەڵبژێری کە بتانی خۆت و ماڵ و مناڵەکە تێدا ئاسوودە بن وانە لە دوایەوەش بە حەقەت هاتین کە سەرنجی ئێرەماندا لە پشت ئەو کەپران نووسراوە تایبەتە بە خێزان منیش سەرەتاوتم بارەنا ئەو چیمەنە دانیشین دوایی ئەیگوازینەوە بۆ کەپرەکان ئێتر جەنابیشتان پێیا بۆ قسمەتی قسەکردنەکە کەوتە ئێرە زۆر باشە بابزانم بەتەمان تا کەی لێرە بمێنەوە چونکە ئێرە هەتا
شەویش شوێنێکی خۆشە ینی بە تایبەتی لە دوای مەغریبەوە هەوایەکی زۆر خۆشی هەیە بزانم تاکەی ئەمێنەوە لێرە وڵای ئەمە خۆتەزانانی وەختێکە تۆ ماڵ مناڵ لەگەڵاو دەبێت ڕاوێژ بکەیت ئێمە لەناو سیارەکە بڕیارمانداکە ئێوارە خوانێک لێرە بخۆین ئارێوەڵە سپاس دەکەم نازان پێشتر هاتوون ئاخۆ لە خزمەت گوزاری و ئەو شتانی ئێرە ڕازین وڵی لە ڕووی خزمەت گوزاریەوە بە حەقەت بڵم کەم و کوڕی هەیە من داوام لە سیاسەکانە داوام لە حکوومەتە کە سیتر بیر لەوە نەکەنەوە مەسەلەن بسیە وڵاتێک بۆ گەشت و گوزار خۆتەزانی وڵاتمان هەیە تەنها بژێوی گەشت و گوزار هەموو پێداویستی وڵاتەکەی دابین کردووە ئەوەش بزانە لێرە ئەوە یەک کەس دروستی کردووە کشتێکی تاکە کەسی بەڵێ ڕاستە بەڵێ زانیومە کە تەنها کەسێک دروستی کردووە هیوامە ئیشاءالله هەموو کەسێک بیر لەو پرۆژانە بکاتەوە شتێکی جوانە خزمەتکردنە بە خەڵک خزمەتکردنە بە وڵات یعنی هەنێک جار تۆ پێویستە مەسەلەن پارەش بدەیت بەڵام شتێک نییە کە تۆ تێدا ئاسوودەبی دەست خۆش بێ من داوا لێ بڕنەکەم لەوەی کە هاتمە ناوجەوە خێزانەکەتانەوە تەمەناکەم ئیشاءالله کاتێکی زۆر خۆش لێرە بەرنەسەر دەست خۆش بێ کە عەلیجان مەمنون سپاس بە مولایەک کاک ڕێبین چۆنە ئێوە بیرتان کردوتەوە کە پرۆژێکی گەشت و گوزاری لێرە دروست بکەن ینی بیرۆکەکەی چۆن هات وەکو بیرۆکە هەم سنوورە پرۆژێکی گەشت و گوزاری تێدا نەبوو یەک دوو بۆ هەرێمی کوردستانە ئەم شوێنێکی خۆش و ناوازە بوو هەمیش بۆ ئەوانەوەی گەشتیاران لەو سنووردا کە داتنە و سنوورە شوێنێکی ئەوتۆی تێدا نەبوو کە لێ باوانەوە ئێمە ئێستا ئاستاوین بە دروستکردنی چەند خزمەت گوزاریەک لێرە و پێشکردنی چەند خزمەت گوزاریەک لێرە بۆی گەشتیاران کە دێن بۆ سنوورە بتوان ئەوانەیەک و لیستراتێکی باشیان هەبێ و ئەو پێویستیانێکی هانە لێرە دەستیان بکەوێت ئەو تافگەی کێسا لێرە هەیە تەبان تافگەیشی دەستکردەوە نیە تاوگەیەکی دەستکردە لە ساڵی 1950 حکوومەتی عراقی بڕیاری داوا دروست کردووە کە جۆگایەکی ئاودێری گەورەیە دوم گەورەترین پرۆژەی ئاودێریە لە هەموو عراق لە قەندیلەوە بناری قەندیلەوە ئای بەفر و کانیاوی بناری قەندیلەوە کردت بۆ هەڵبەستراوەتەوە بۆ جوتیاران و بەشێکشی کە ئەوە تەنفیزێکە زیادە لێرە دەڕژێ و شەلالێکی جوانی لێ دروست بووە بەڵێ تا چەند پێشوازی باش هەیە لە پرۆژەکەتانیانی خەڵک گرنگی پێدا لە شوێنانی دوورەوە دێن ینی ئەگەر پرسیارەکە ئاوا بکەم دوورترین گەشتیار کە هات بێ چ شارێک بووە چ شوێنێک بووە ئێمە مدەیەکی زۆر نییە کە ئێرە کراوەەوە تقریبان نزیک بە دومانگێک دەبێت بەڵام سوپاس بۆخوا گەشتیارێکی زۆر باش ڕوو لێرە دەکات لە گەشتیاری لە ئێرانەوە گەشتیار هەبووە کەمکەمە و لە خواڕی عراق گەشتارێکی زۆر لێر دەکات و زایدەن پارێزگاکانی هەولێر ڕستمانی دوهۆکیش گەشتارێکی باش ڕوو لێر دەکات و زایدەن سنوورەکەی خۆشمان ڕۆژانە خەڵکی بەرچاو و باش دێت بۆ ئێرە بابزانم کە ڕێبین بابزانم ئێوە مەشروعەکەتان ئەوەیە ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەشیەکەین لە خواردن و خواردنەوە زیاتر گەنجی بەوە دەنیان خۆ هەموو هەست گەشتارێکە هات بۆ ئێرە ئەبێ بڕ پارێک بات چۆن ینی چۆن ئێوە چۆن مامەڵە لەگەڵ گەشتیارە لێرە وەکو بە گەشتیار پارە لە هیچ گەشتارێک وەرناگیرێ وەکو گەشتیار بەڵام خزمەت گوزاریانی کە بەردەستە مەتحەمە مارکێتە چایخانەیە کەپری گەشتیاریە ئەو خزمەت گوزاریانی کە بەردەست ئەوانە بەپارێت نا گەشتارێکی زۆر دێت و پیاسەیەک دەکاو دەگەڕێتەوە ئاساییە بەڵام گەشتیار زۆر بە دەمێنێتەوە لێرەکەەوەی کە دێت چکە شوێنەکە خۆشە لانی کەم 5-6 سعات یان شەو و ڕۆژ دەمێنێتەوە خەڵکێکی زۆر هەیە دەمێنێتەوە خزمەت گوزاریەکانمان باشە و شوێنی کەپروشتەکانمان گونجاوە خەڵک دەمێنێتەوە دەناوەی کە سەردانی ئێرەکان بەپارە نییە زۆر باشە بابزانم ئەم بیرۆکەیەکی تاکە کەسیە خۆت بە چەند کەسێک بیرتان کردێتەوە کە پرۆژەیە دروستکەن و ئاوانی بتوانن هەم ینی خەڵک بێ وەکو شوێنێکی گەشتیاری لێرە بەحەوێتەوە و ئێوەش لانی کەم وەکو بزنسێک بەکاری بێنن وەڵامە چەندگەنجێکین بێکەوە هەساین بە داڕشتنی بیرۆکە و دروستکردنی ئێستا بەشێکی بیرۆکەمان خستۆتە بار جێبەجەکردنەوە بەشێکی کەمان ماوە بەشێکی زۆری ماوە بڵێن کە ئیشەکانمان تەواو نەبووە بەڵام لەگەڵەوەشدا چەند کەسێکین بڵین بیرۆکەمان داناوە ئیشمان لەسەر کردووە چەند گەنجێکین و زایدەن چەند گەنجێکی زۆریشمان خستۆتە سەر ئیش لێرە لەگەڵ خۆمان خراونە سەر شوهالیکارێکی باش بۆ ئەوانیش بیرتان لەوە نەکردێتەوە کە شوێنی و حەوانەوەی وا دروستکەن کە شەو ینی خێزان یا مەرکەسێک کە مەسەلەن دێ گەشتێکەکە بە ئاسوودەی لێرە بمێنێتەوە شوێنی باشی هەبێ بۆ حەوانەوە بەتاکیت بیرمان لەکردێتەوە بەڵام ئەوەی کە لێستادا بەردەستە تەنها کەپری گەشتیارێکە خەڵک لی دەمێنێتەوە لە داهاتوودا ئینشاڵڵا لە ساڵی ئایندە و زیاتریان شوێنی مانەوەی باش دابینێکی ئینشاڵڵا بۆ گەشتیاران بەتاکیت بیرمان لەکردێتەوە ئینشاڵڵا
بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتنا کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ئاوەدان بێ لە گوندە جوانەکەی قادراوە و لە دەڤەری پشدەر و لە ناو خزمانی شارۆشیان بەجێتان نێڵین تاکو بە گەشتنەوەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.